سڵاوتان لەبێم کاتتان باش من ئێستا لە بازاڕی دۆلارەکەم دیارە لە دوو ڕۆژی ڕابردوودا لێدوانی وتەبێژی سەرۆکی حکوومەتی عراق لەگەڵ گفتوگۆکانی ئەو پەرلەمانتارانێک کە باس دابەزینی نرخی دۆلار دەکەن وای کردووە نرخی دۆلار لە بازاڕەکانی عراق با شێوەیەکی گشتی و دیارە هەرێمی کوردستانیش بەدەرنیێلەوە جوڵەی تێبکەوێت ناسەقامگیری بەخۆ ببینی بە جۆرێک نرخی دۆلار دوێنێ لە نێوان بەرسی نرخ 142,500 دینار بوو هاوکات ئەمە لە کاتێکدایە کە نرخی دۆلار بەرز بووەوە پێشتر لە ماوەکانی ڕابردوودا بۆ سەروی 145,000 ئێستا نرخەکە بە جۆرێک 2,000 بەرز بۆتەوە بەراورد بە دوێنێ بەڵام هێشتا بازاڕی دۆلار جێگیر نییە من بۆ زانیاری زیاتر لەسەر نرخی دۆلار ئەو جوڵەی کە لە بازاردا دروست بووە هۆکارەکەی ئەمەوێ لە کاک جەبار گۆران و تەبێژی بازاڕی دۆلارەکە وەرگن کاک جەبار بێزەحمەت بیتە ئێرە زۆر سپاس ئەگە پێمان بڵێ ئەم جوڵەیە لە بازاردا بۆچی دروست بووە سەرەتا بەخێر بێن طبعاً دوێنێ هەر لە سەرەتایکردنەوەی بازاڕی دراوی سلێمانی و هەموو بازاڕەکانی عێراق بە 145,750 کرایەوە دوا بەدوای ئەو بەگاپێکی زۆر گەورە دابەزی بە تەدریجی بۆ درنگانی ئەوارەکەی تقریبا تا 142,500 دابەزی دیارە ئەم هۆکارەکان بۆ سێ هۆکاری سەرەکی ژارمەوە ئەویش یەکەمیان بە پلەی یەکەم ململانی نێوان کوتلە سیاسیەکان بەڕاستیەمە وای کرۆماوە ماوە ئەم هەوڵانە بڵاوەکەنەوە بۆ نمونە پەرلەمانتاری یان بۆ نمونە بەرپرسێکی سیاسی لە عێراقا بەدەم چاخواردنێک و لەگەڵ لایەنێک تری سیاسیە دانی شەخصە لە سەرواکە ئەگەر بێت و بەهای دۆلاری ئەمریکی لە 146 دابەزینەوە بۆ 130 لەوانەیە هەم بۆ هاوڵاتیان و هەم بۆ عێراقیش باشتر بێت ئەمە بێتە مانشێتی هەواڵەکان و ترس و دڵڕاوکێ لای هاوڵاتیان دروستەکە ئەوانەی کە سەرمایەکی نەختینیان هەیە ئەیکەنە بازارەکان و طبعاً ئەمە بە پلەی یەکەم وای کردەوە چونکە هەر بەڕاستی لەم یەک دوو ڕۆژە بەتایبەتی لە دوێنێ هەواڵی هەندێک لە بەرپرسە سیاسیەکان وای کرد کە بەڕاستی ترس لای هاوڵاتیان دروستکە و بەتایبەتی مزاریبەکانی بواری ئاڵوگۆڕی دراویش ئەو دۆلاری کە هەیەە عەرزی بکەن لە بازارەکانە کە بەنسبەی 3,500 دینار بەهای دۆلاری ئەمریکی لە بەرامبەر دینارە دابەزان ئەویش ینی ئەمە هۆکارە سەرێکێکەیە هۆکارێک تریش بانکی ناوەندی کە ئێستا بەبەرەو لەگەڵ هەفتەی ڕابردووە تقریبا 2 قات خستنە ڕووی دۆلاری زیاتر کرد دیارە ئەمەش بۆ بەسی التزاماتی بازرگانی و حواڵات و اعتماداتە هەر بۆ نمونە لە سێشەمە و چوارشەمە و پێنجشەمەی هەفتەی ڕابردووە ڕۆژانە 40 میلیۆن 45 ماگزیمان تا 50 میلیۆن دۆلاری خسەر و بەڵام دوێنێ و پێرێ هەر پێرێ 96 میلیۆن و 794,000 دۆلاری خسۆتە ڕوو دوێنێ 96 میلیۆن و 626,000 دۆلاری خسۆتە ڕوو تقریبا 2 قات زیاتر لە ڕۆژەکانی ڕابردوو دۆلارە خاتە ڕوو طبعاً ئەوە ینی خستنە ڕووی دۆلار لە بازارەکانە زیاتر بێت ئەمە خۆی شرایی لەسەر دۆلار کەمە بێتەوە دای ئەبەزێن هۆکارێک تریش عادەتەن سەری مانگانەکان بانک ئاهلیەکانەوەی کە ئیلزاماتی موچە بازرگانیان لەسەرە ئەبێت دۆلار بفرۆشن بۆی کە دینار بەدەستبێنن بۆ پێدانی موچە و ئەمانە ئەمەش هۆکارێکی ترەکەوای کرد بە بەهای دۆلاری ئەمریکی دابەزێنن بەڵام بە پلەی یەکەم لێدوانی هەندێک لە بەرپرسە سیاسەکان واکە هەندێک جار کە دڵڕاوکی و ترس لای هاوڵاتیان دروست دەکات و ئەوانەی کە دۆلار هەیە بە قەبارێکی زۆری هێنە بازارەکانەوە جەبار دوێنێ نرخەکە وەکو جەناب دامەژن کرد نزیکەی 3,500 دینار دابەزی ئەمڕۆ ئێستا ئێمە هاتین پرسیارمان لە کاسبکارانی ئەم بازاڕە کرد بەرزبوونەوەی بەخۆ بینیوە پێشبینی ئەکەن ئەم بازاڕات تا ئێوارە چی گۆڕانکاریێک بەخۆ ببین من پێم وایە تا ئێوەریان تا بەیانی بەهای دۆلاری ئەمریکی جێگیرە بێتەوە کە خۆی لێتەوە بەڕاستی ماوە بەداخەوە هەندێک لە سیاسیەکانیان با بڵێن سیاسیە بازرگانەکان جارجاری ئەم هەواڵانە بڵاو ئەکەنەوە ینی بەڕاستی من بە یاریکردنێکی زۆر ناشرین و ناشەریفانایی بینم ینی لە پایچ ینی بەڕاستی شتێک نەماوە ململانی لەسەر نەکرێت لە عێراقا ینی هەرەوە ماوە کە بڵێن ململانی لەسەر گیرفانی هەوڵاتیانیشکەن باوەڕتان هەبێ من پێم وایە هەل لە دوێنەوە تا ئەمڕۆ هەل لە مزاریبەکانی بواری ئاڵوگۆڕی دراوە هەم لە هەوڵاتیانەوە بە قەبارێکی زۆر گەورە خەڵک تووشی زەرەر و زیان بووە ینی ئەمە لە پایچی بە حەقەت ینی بەڕاستی جێگای پرسیارە بۆچی دوێنێ زۆربەی زۆری بانقا ئەهلیەکانی وەسەت و جنوبی عێراق دۆلاران خستەرەوە بەڵام دوا بەدوای یەکسەری هەواڵێک بڵاو کرێت و دۆلار هاڕێی پێکرێ بەیانیش وەکو خۆی لێتەوە ئەمانی ئەمە لەبای ئەمە خۆی هەر بەڕاستی پرسیارێک دروستەکە کە یاریەکە ئەکرێ بە بازارەکان بۆ بەدەستێنانی سوود و قازانجی خۆیان بەڕاستی من وای بینم جگە لە دۆلار نرخی دراوە جیهانەکان وەکو یۆرۆ پاوەند ئەوانە چی گۆڕانکاریکەنە بەسەرا تەمەنوانش گۆڕانکاری بەسەر هاتووە لە ئێستادا بەهای دۆلاری ئەمریکی لە بەرامبەر هەموو دراوە جیهانەکانە بەرز بۆتەوە بەرامبەر پاوەند ئەوانەی کە عوملەی سابن بەڕاستی دۆلار پاوەند یۆرۆ بەرامبەر یۆنی
یابانی و چینی و ئەمانە بەرامبەر هەر هەمووی بەرز بێتەوە. دیارە ئەمەش هۆکارێکی گەڕێتەوە بۆ ئەو پاکێجی هاندانەی 1.9 تریلیۆن دۆلارەی جۆ بایدن سەرۆکۆماری ئەمریکا ئەمە وای کرد کە بەڕاستی گۆرانکاریەکی گەورەی لە بۆرسەکانی جیهانە دروست کرد، ینی تەنانەت نرخی ئاڵتوونی دابەزان، چونکە ئێمە ئەگەر ئێستا لە شۆرتێرما سەریکەین لە ئێستادا سەریکەین ئەم پاکێجی هاندانی ئەمریکا کاریگەری لەسەر هەموو بۆرسەکانی جیهان دروستەکە و بە جۆرێک لە جۆرەکان نرخی ئاڵتون و بەهای دراوەکان بەگشتیدا ئابەزن، بەڵام لە لۆنگ تێرمە ئەشێ ئەمێش گۆرانکاری بەسەرا بێت، چونکە بەڕاستی خستنە ڕووی ئەم قەبارە گەورەی دۆلار لەلایەن ئەمریکاوە لە لۆنگ تێرمە لە ساڵەکانی ئایندا ئەشێت ئەم قەبارە گەورەی دۆلار لە بازاڕەکانە کاریگەری لەسەر دابەزینی بەهای دۆلار سەبارەت بە هەموو وڵاتەکان دروست بکات و ئەشێت تەزەخومیش بەدای خۆیان بێنە بەڕاستی. کردی سواس بۆ ڕوونکردنەوەکانت بەڕێز جەبار گۆران و تەبێژی بازاڕی دۆلارەکەی سلێمانی کە باسی لەوە کرد کە نرخی دۆلار پێشبینی ئەکەن کە ئەمڕۆ تاوەکو ئێوارە و تاوەکو بۆ سبەینێ نرخی دۆلار جێگیربوونێکی تەواو بەخۆ ببینێ بە جۆرێک نرخەکەی وەکو پێشووتری لێبێتەوە کە بانکی ناوەندی دیاری کردووە کە 145500 دیناری عراقی بوو لە ماوەکانی ڕابردوودا. ئەو کات ئاماژەی بۆش کرد کە ئەو جوڵەی لە بازاڕدا دروست بووە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو لێدوانی ئەو پەرلەمانتار و بەرپرسانەی کە لە حکوومەتی ناوەندیدان کە باس لە ئەوە دەکەن بە جۆرەکان ململانیان لەسەر ئەوەیە کە نرخی دۆلار دابەزێنەوە بۆ ئاستی کە لە ماوەکانی ڕابردوودا نرخی دۆلار 120 دە بەرامبەر دیناری عراقی 120 دیناری عراقی بوو. ئەم لە دوانانەوەی کردووە کە ئەم جوڵەی کتوپەڕە لە بازاردا دروست بێت و بێتە هۆی زیان گەاندن بە فرۆشیاران و کاسبکارانی بازاڕی دۆلارەکە.